بینەرانی ئەزیز ئەم کاتتان باش لە ئەڵلقەیەم جارەماندا قسە لەسەر ئەنجامەکانی هەڵبژاردننی خولی چوارەمی پارلەمانی کوردستان و بە دیاریکراوی تاوتوێی ڕێژەی دەنگی ئەو حزبانە دەکەین کە بە حزبی بچووک ناو دەبرێن و دەپرسین لە دوای ڕاگەیاندنی ئەنجامی هەڵبژاردننی پارلەمانەوە زەرورەتێک ماوە بۆ مانەوەی حزبە بچووکەکان ئایابوونی ئەم حزبانە هیچ کاریگەریەک دروست دەکات تا چەندە ڕاستە ئەم حزبانە کە هەندێکیان نەچوونەتە پارلەمان و هەندێکیشیان بەشی کورسیەک دەنگیان نەهێناوە کورسیان لە پارلەماندا هەبێت ئایا بەو دەنگەکەمەوە چوونە پارلەمان مەرامی سیاسی هێزە باڵادەستەکانی لە پشتەوە نییە وەکو دەوترێت تا چەندە ئەم حزبانە بەشدار بوون و بەشدار دەبن لە بەهەدەردانی داهاتی گشتی ئایا ئەم حزبانە لە گەشەی بەردەوامدان یاخود وەکو دەوترێت پوکانەوەی بەردەوام هاوڵاتیانی هەرێمی کوردستان مافی خۆیان نییە گەر بپرسن ئەم پارتە سیاسیانە چیان بۆ ئەوان کردووە لە ماوەی زیاتر لە 20 ساڵدا تا چەندە کاریگەریان لەسەر تۆخکردنەوەی دیموکراسی هەبووە تا چەندە ڕاستە کە ئەم حزبە بچووکانە دەستکەلای پارتەکانی دەسەڵاتن و ئەوان بەو شێوەیە دەیان جوڵێنن کە بەرژەوەندیەکانیان دەیخوازێت بەڵێ بینەرانی ئەزیزم ئەمانە و چەندین پرسی دیکەش دەبن بە بابەتی گفتوگۆی ئەمەڵقەیەی دووجاربیر بکەرەوە بە میوانداری دوو بەڕێز میوانی یەکەممان دکتۆر ڕێبوار کەریم مەحموود مامۆستای زانستە سیاسیەکان بە خێراتن دەکەم هەروەها کاکتەها سلێمان ئەندامی مەکتەبی سیاسی حزبی شوعی کوردستان بە خێراتنی جەنابی شتانەکەم سەرچاواناتن بە خێراتنی تەواوی ئەو میوانە ئەزیزانەش دەکەم کە ئەمڕۆ ئەرکیان کێشا و لە بەرنامەکە ئامادە بوون هاوڕێیان ئەرک نەبێ کۆنتڕۆڵەکانتان حازرکەن ئەچینە لای ڕاپرسی یەکەمی ناو بەرنامەکە پرسیاری ئەمەڵقەی دووجاربیر بکەرەوە لە دوای ڕاگەیاندنی ئەنجامی هەڵبژاردننی پارلەمان تکایە کەس بە دەست بە دەنگدان نەکات تا من ئاگادارتانەکەمەوە تەنها 30 چرکەتانە بێت ماوەی دەنگدانتانە بێت لە دوای ڕاگەیاندنی ئەنجامی هەڵبژاردننی پارلەمان زەرورەتێک ماوە بۆ مانەوەی حزبە بچووکەکان بەڵێ ژمارە یەکە لەسەر کۆنتڕۆڵەکانتان نەخێر ژمارە دووە بڕیارم نەداوە ژمارە سەیە کە ئاگادارم کردنەوە دەست بە دەنگدان بکەن فەرموون دوای ڕاگەیاندنی ئەنجامی هەڵبژاردننی پەرلەمان زەرورەتێک ماوە بۆ مانەوەی حزبە بچووکەکان بەڵێ نەخێر بڕیارم نەداوە دەستان خۆش بێت کاتی دەنگدانیش کۆتایی هات دکتۆریان دووبارە بەخێربی هەمان پرسیار لە تۆەکەم لە دوای ڕاگەیاندنی ئەنجامی هەڵبژاردننی خولی چوارەمی پەرلەمان و بە لەبەر چاوگرتنی ئەو دەنگانی کە بەدەستیان هێناوە پێت وایە زەرورەتێک ماوە بۆ مانەوەی ئەو حزبانەی پیانەوتری حزبی بچووک بەدڵنیایەوە نەخێر چونکە مانەوەی حزب پەیوەندی بە مانەوەی جەماوەرەکەیەتی مانەوەی کورسیەکانی هەڵبژاردنێتی زیادبوونێتی گەشە سەندنێتی هەموو ئەم حیزبانەی کە ئێستا لە کوردستان ناوەبرێن بە حزبی بچووک و ئەمەشمان پێشتر ئاگاداریشمان کردوێتەوە لە مەترسیە لە هەڵبژاردنەکانە بەردەوام دەنگەکانیان کەمی کردو یعنی حزب هەیە لە ساڵی 1992 بۆ ئەم هەڵبژاردننی ئەم جارە کراوە ڕێژەی دەنگەکانی بەنیوەیی داوەزیوە کەواتە تۆ هاوڕای کە لە پوکانەوەی بەردەوام لە پوکانەوەیان و من پێم وایە ئەمە زیاتری ژەکە لە هەڵبژاردنەکانی داهاتوو و ئەم مەترسیەش لەسەر حیزبەکە خۆی زیاتر دەرەکەوێت دووەم جاریش لەسەر پرۆسی دیموکراسی چونکە من پێم وایە زیادکردنی ڕێژەکە هیچ پەیوەندی بە پرۆسی دیموکراسیەوە نیە هێندەیەوەی کە پەیوەندی بە هەندێک مەسایلی وردترەوە هەیە کە ئەکرێت لە کاتێکی تر ئاماژی پێوەین بەڵام بەدڵنیاییەوە ئێستا زەرورەتێک نەماوە بۆ مانەوەی بەشێکی زۆر لەم حیزبانە و بە تایبەتیش ئەوانەی کە هیچ نەیانتوانێت هیچ کورسێک بێنن و بچنە ناو پەرلەمانەوە ئەوانشی کە کورسیان هێناوە دیسان دەنگەکانیان کەمی کردووە پێویستە بە زووترین کات فریای خۆیان بکەونەگینە ئەم دەنگە بەرەو خوارەوە ڕوا هەورازێکی زۆر خێرایە ڕەنگە ئەوەشی کە ئێستا بەدەستهێناوە لە داهاتووە زیاترکەم بکات پێت وایە ئەبێت لە ساحەکە لە گۆڕەپانەکە بکشێنەوە یاخودە بێ بەردەوام بن بەڵام بە شێوازێکی بڵێن جیاوازتر لە سیاسەتکردن
ئەمان نتوانن بەردەوام بن هەموو کەس هەموو هاوڵاتیەک حەقیەوەی هەیە بەردەوام بێ بەڵام مەرج نییە لە تەنها لە چوارچێوەی ئەو حیزبەیە کە بەردەوام دەگەنکانی کەمەکە ئەکرێ لە چوارچێوەیەکی ترا لە چوارچێوەیەکی بەڕێوەبردننی ترا لە چوارچێوەی حیزبێکی تریشا ڕێگە بە خۆیان بن کە کار بکەن و ئەکرێ مەشتێکی واردەوە لە زۆر کۆمەڵگەکانیشە هەبووە. بەڵێ سپاس دەکەم. کاک تا دووبارە بەخێر زۆر سپاس. دکتۆر ئەڵێت بە دڵنیاییەوە ضرورەتێک نەماوە بۆ حزبانەی بۆ مانەوەی ئەو حزبانی کە پیانەوترێ حزبی بچوو واڵێت نەک لە گەشەی بەردەوامانین بەڵکو لە پوکانەوەی بەردەوامیشتان ڕایتۆ. زۆر سپاس جارێکی تر دەمەوێت هەڵەیەکی بچووک لە سەرەتای ئەوەکە ڕاستکەمەوە ئەندامی مەکتەبی سیاسینە ئەندامی کۆمیتەی ناوەندی ئەندامی کۆمیتەی ناوەندی. بەڵێ طبعاً هەموو کەسێک ئازادە لەوەی چۆن سەرنجی خۆی چۆن بیرروڕای خۆی چۆن قەناعەتی خۆی دەگوازێتەوە لەسەر هەر پرسێک و لەسەر هەر بابەتێک. من ڕێز و خۆشەویستی زۆرم بۆ چوونەکەی دکتۆر بەڵام پێم وایە ئەو بۆ چوونەی جەنابی دکتۆر هەڵچوونێکی زۆر بە پەلەی پێوە دیارە. بۆ ئەڵێ ئێمە دەمێک ئاگادارمان کردوونەتەوە لە مەترسی و خۆناغی ئێستا پێگەشتوون. دکتۆر مەزدەری قەرار نییە تا ئەو حزبانە ئاگادار بکاتەوە بڵێ ئێوە مانەوەتان زەرورە یان بەڵام چاودێرێکیش بمبورە بەڵێ بەڵام ئەکرێ لە حیوارێکە ئەکرێ لە گفتوگۆیەکە ئەکرێ لە دانیشتنیەکە ئەکرێ لە وتارێکە ئەکرێ لە دراسەیەکە ڕاو سەرنجی تایبەتی خۆی و ڕوژان دەبێ یان باس کردبێ بۆ هەر پرسێک لەو پرسانەی کە دکتۆر مەبەستی بووە و ئامانجی بۆ قسەی لەسەر بکەوە لەو چوارچێوەیەش ڕای تایبەتی خۆی لەسەر ئەو حزبانەی کە جەنابەت بە حزبی بچووک یان لە نێوان دوو کەوانەیە ئاماژم پێدا بۆ بینەری ڕوون بێ بۆ تۆش ئەو ڕئی من نییە بە حزبی بچووک ناوەبرێن و خۆشتان قبولتان کردووە کە بە حزبی بچووک ئەگەر بەراوردەکە بێ ئەگەر بە بەراورد بێ بە بەراورد بێ بە نسبەی دەنگی ئەم هێز و لایەنە سیاسیانە طبعاً حزبی یەکەم هەیە دووهەم هەیە سێهەم هەیە چوارەم هەیە پێنجەم هەیە هەتا دەگاتە دوای ئێوە چەند ئێمە ئەگەر هەڵە نەبم وابزانم شەشەمە ئەگەر حوتەمە زۆر تەرکیزم نەکرد لەسەرەوە. من قەنەعەتم وایە هەر یەکێک لەم حزبە سیاسیانە بۆ خۆیان پرۆژەی فکری خۆی پرۆژەی سیاسی خۆیان و پرۆژەی کارکردن و بەرنامەی کارکردنی خۆیان هەیە. ڕەنگە من لە یەک جملە لەگەڵ دکتۆرێک بگرمەوە ئەوش ئەوەیە حزبێک کە داخلی پرۆسەی هەڵبژاردن دەبێ و لە ئاکامدا سەیری ئەو بەرەنجامە دەکا کە دەیچنێتەوە لە ئاستی بەرنامەی تێکۆشان لە ئاستی خیتاب لە ئاستی طموح لە ئاستی ئەو ئامانجەنیە کە لە پێناویا دامەزراوە و کە لە پێناویا تێکۆشان دەکا دەکرێت ئەمە بکاتە خاڵی وەرچەرخان لە پێداچوونەوە و لە مراجعەکردنی یەک بە یەکی وێزگەکانی کارکردنی خۆی. ئێمە وەک حزبی شوعی کوردستان نەترساوین و ناشترسین لەوەی وێستگە بە وێستگەی ژیانی حزبی و ژیانی سیاسی خۆمان مراجعە بکەین و قسەی لەسەر بکەین و بخینە بەردەم ڕخناکەی دواکەوتون ئەگەر پرسەکە دواکەوتن بێ ئێمە لە هەڵبژاردننی پێشوش کە لەگەڵ حزبی زەحمەتکێشانی کورسان لەگەڵ بزوتنەوەی دیموکراتی گەلی کورسان لەگەڵ بزوتنەوەی دیموکراسی خوازان و لەگەڵ چەند حزبێکی تر داخلی انتخاباتی 25 حوتی 2009 بووین ئێمە 14300 و کەسێک سەڵتمان هێنا. هەر لە دوای ئەو هەڵبژاردنە ئێمە مراجعەیەکی جدی هەموو مەحەتاتی ژیانی ئیشکردنی خۆمانمان کرد. ئەگەر مقارنەی کەی بەم هەڵبژاردنە حزبی شوعی کوردستان ئەوەی کە لەلایەن کۆمیسیۆنەوە ڕاگەێنراوە 12390 شتێک سەڵتا 392 بمبورە. ئێمە بە قەناعەتەوە ئەو قسەیە دەڵێم و بە بەڵگەشەوە دەڵێم لەم هەڵبژاردنە نزیکەی زیاتر لە 4000 بۆ 5000 سەوتمان ڕوبەڕووی سڕینەوە ڕوبەڕووی تەلەفکردن ڕێگات پێدەم لەسەرەوە قسە بکەین ئەوە یەکێکە بێت لە تەوەرەکانمان بەس ئەو قسە دەمەوێت ئەو بڵێم ئەگەر نەتیجە و بەرەنجامەکانی ئەم دەنگدانەی هەڵبژاردننی 21 بەنسبەت حزبی شوعیەوە بەراورد بکەیت و لێکی بدەیتەوە پێم وابێ حزبی شوعی کوردستان ناڵێن بە نسبەیەکی بەرز طبعاً بە نسبەیەک لە نسبەکان بە ڕێژەیەک لە ڕێژەکان لە گەشەکردن و لە بەرەو پێشچووندا بووە نەک لە پاشەکشێ. کاک تا تەمەنی حزبەکەتان چەند ساڵە؟ حزبی شوعی کوردستان لە دوای ساڵی 1992 دامەزراوە بەڵام پێشووتر وەکو ڕێکخراوی هەرێمی کوردستان سەر بە حزبی شوعی عێراقی بووە لە دوای ئەو هەموو گۆڕانکاری و ئەو پێشهاتانی کە لەسەر ئاستی هەرێمی کورسان هاتوۆتە پێشەوە لە ساڵی 1993 دامەزراوە. ئەی پێشووترەوە کوتم درێژکراوەی ڕێکخراوی هەرێمی کوردستانی حزبی شوعی عێراقی بووە. تەمەنی کە لە نیو سەدە زیاترە. ئەکید بەڵێ دوای زیاتر لە نیو سەدا
لە ناو 2 ملیۆن دەنگدەر ئێوە 12,392 دەنگ ئەهێنن بە لە بەرچاوگرتنی ئەوەی ئەڵێن گوایەت ینی ساختەکاری کرا و دەنگتان فەوتاوە ئەو کاندیدەشتان کە ئەچێتە پەرلەمان 1823 دەنگی هێناوە پێت وایە کاریگەری ئێوە لە ناو 2 ملیۆن و نزیکەی 800 هزار دەنگدەر هەبووە بڵێن 2 ملیۆنیشی دەنگی داوە ئێوە 12,000 دەنگتان هێناوە کاریگەریتان چییە لە گۆڕەپانەکە یانە و پرسیارەی ئەکرێ بوون و نەبوونتان چی ئەگۆڕێ ئەگەر فرسەتم بەی وڵام تەدەم بەڵێ فەرموو یەکەمین شێت لە ساڵی 1992 کە لە دوای ڕاپەڕینی ساڵی 1991ەوە ئەمە چوارەمین خولی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە جیا لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان و هەڵبژاردننی ئەنجومەنی قەزا و ناحیەکان و لەو دووسێ هەڵبژاردنش کە لە دوای ساڵی 2023ەوە لە عێراق لە دوای ڕوخانیان لە گۆڕانی ڕژێمی لە دیکتاتۆری ئەنجام درراوە حزبی شوعی کوردستان مشارەکەی انتخاباتەکان دەکا و ئەو مشارەکەکردن و ئەو بەشداریکردنەی کە حزبی شوعی کوردستان بەشداری کردووە ئەوەی کە جەناب بدوتت ئەوەندە دەنگی هەیە یان ئەو کاندیدەی ئێمە کە سەرۆکی لیستەکەیە بە 1802 دەنگ نەک 1820 ئەوەندە دەنگ کەمتر لەوەش بەڵام بە تێک ڕای من ئەمەینە ئەمە ئەنجامی ڕسمیە بەڵێ کۆمیسیۆنەوە ڕاگەیەنراوە بە تێک ڕای دەنگی لیستەکە کە دەکاتە 12,000 ئەوەندە ئەو کاندیدەی دەڕاتە با بڵێن پەرلەمانی کوردستان بێگومان بەرنامەی ئێمە یان بەرنامەی حزبی شوعی کوردستان داکۆکیکردن بۆ لە خەڵک و داکۆکیکردنیش دەبێت لە خەڵک بەڵام ڕێگەم بە زۆر بەڕوونی وڵامی پرسیارەکەت بمەڵە لە 92 بە دواوە کە هەڵبژاردن دەکرێت یەک هەڵبژاردن نەبووە لە هەرێمی کوردستان ساختەکاری تا ئەنجام نەدرابێ یەک هەڵبژاردن نەبووە لە کوردستان حزبی دەسەڵات ئەوەی کە پێی دەڵێن حزبی گەورە هەموو ڕێگا و هەموو شێوازەکانی تەزویر و ساختەکاری و تەنانەت سڕینەوە و تەلەفکردنی دەنگەکانی هێز و لایەنەکانی تر قوارەکانی تری بەشدار سەورەکان چەند دەنگتان فەوتابێ من بۆ نمونە پێت دەڵێم بۆ نمونە ئێمە سەرڕای ئەوەی لە بەشێکی زۆر لە ناوەندەکانی دەنگدان کاندیدی حزب نەبوو نوێنەری حزب نەبووە مراقبی کیانەکەمان نەبووە نزیکەی 15,000 بۆ 16,000 دەنگ بە مەزبوطی هاتوۆتەوە بەردەستی ئێمە ئەمە جگەلەوەی کە ڕەنگە لەسەر تاسەری کوردستان زیاتر لە 300 بنکە مراقبمان نەبوو بێ لە کاتێکە لەو بنکانەی کە مراقب هەیە بە شێوازی جۆرا و جۆر هەوڵی گزیکردن و فزیکردنی دەنگەکانی ئەم لیستە درابێ دەبێت لەو ناوەندەی کە تۆ نوێنەرت ئامادە نەبوو بێ لیست و قوارەکانی تر ئەو هێزە باڵادەستانەی کە مراقبەی ئینتخابیان کردووە چەندێک هەوڵیان دابێ دەنگی تۆ بستڕنەوە دەنگی تۆ پشتگوێ بخەن و دەنگی تۆ لە ناوبەن بۆیە بمبورە بە کورتی بەڵێ قسەکان بۆیە سەرڕای ئەوەی کە حزبی شوعی کوردستان ڕێژەی دەنگەکانی نەگەشتوتە ئاستی با بڵێن دەنگی پارتی دەنگی یەکێتی دەنگی گۆڕان دەنگی ئیسلامیەکان دەنگی فلان دەنگی فیسار بەڵام بەشێکی زۆر لە نەتیجەی تەزویرکردن لە نەتیجەی ساختەکاری و لە نەتیجەی ئەوەی کە حزبەکانی دەسڵات لە هەرێمی کوردستان هەموو ئوسلوبێکیان ئوسلوبی ترساندن ئوسلوبی نانبڕین ئوسلوبی ناردنەوە بۆ ماڵەوە ئوسلوبی دانەمەزراندن هەموو شێوازێکیان بەکارهێناوە بەس بۆی هێزەکانی بەقسەکردن لەسەر تعاملی لایەنەکانی دەسەڵات لەگەڵ ئێوە و تعاملی حکوومەتی هەرێم مامەڵەی حکوومەتی هەرێم لەگەڵ ئێوە من داتایەکم لایە ئەڵێ حزبی شوعی کوردستان 580 میلیۆن دینار وەرەگرێت مانگانە ئەگەر هەڵم ڕاستم کەرەوە ئەگەر هەر لە بەرنامەیەکی ئەوەی بەرنامەی بەکراوەی لەگەڵ جەناب تاوتم تحدای هەموو کەسێک ژمارەکەم ڕقەمەکەم 400 میلیۆن دینار 400 میلیۆن دینار پێت وایە بودجەیەکی 400 میلیۆن دیناری بۆ حزبێک کە 12,000 دەنگی هەیە عدالەتی هەر کاتێک باس لە عدالەت هەر کاتێک ئەوە عدالەتە بە پێی مێژووی تێکۆشان بە پێی مێژووی قوربانیدان بەڵام بۆچی ڕخنە لەلایەنەکانی دەسەڵاتەگرن کە باز لە شەرعیەتی شۆڕژگیار بۆی جوابت بمەوە هەر کاتێک ئەوە لە پەرلەمان لە حکوومەت بە یاسا ڕێکخرا ملیۆنێ دیناریان داوە حزبی شوعی ئێمە دەڵێن ئەهلەن وەسەهلەن بەڵام بمبورە بە یاسا ڕێکخراوە هەر کاتێک ئەم یاسایە هەموار کرایەوە ئەم یاسایە گۆڕانکاری تیاکرا بە پێی ژمارەی دەنگی هەر لیست و هەر قوارە و هەر هێزێکی سیاسی بودجەی چەند بۆ دانرا ئێمە وەک حزبی شوعی کوردستان یەکەم کەس دەبین دەستمان بەرز دەکەینەوە دەڵێن بەڵێ باش من دێمە وڵات دکتۆریان ئەو پرسیارانی کە کردم ئەڵێت 400 میلیۆن دینارمان هەیە مانگانە و
لیستەکەیان 12392 دەنگی هێناوە ئەو کاندیدەیان کە ئەچێتە پەرلەمان سەرۆکی لیستەکەیانە 1823 دەنگی هێناوە حزبێکی وەکو یەکگرتو تقریبا ئەگەر هەڵە نەبم 450 میلیۆن دیناری هەیە 10 کورسی هێناوە ینی عدالت لەکوێ ئەم مەسلەیەدایە بۆ نمونە بزوتنەوەی ئیسلامی 20,000 و قسوور دەنگی هێناوە 21,000 ئەگەر ناوەکەم لابێ 21,834 دەنگی هێناوە ینی بەشی یەک کورسی ئەمان بەس دەنگی زیادەی هەیە کە چێر یەک کورسی هێنە کاندیدمان هەیە ینی 17 جارۆنی و لە حزبێکی بچووک زیاتر دەنگی هێناوە یەک کاندید پێشەوەی هیچ بڵێم ینی هیوادارم بابەتەکە بۆ بەرنامەکە بۆ ئاراستیانە ڕۆکە من قسەکەم لەگە حزبی شوعیە بەتەنها من قسەکەی من لەسەر هەموو ئەو حیزبانەیە کە ئێوە یان خەڵک پێڵێ حزبی بچووک کە ئەوانەی کە بەڕاستی ینی بڵێن خەڵک با بڵێن بە شوێکی گشتی پێڵن حزبی بچووک من بابەتەکەی من تەنها ڕووی قسەکانی من تەنها لەگەڵ حزبی شوعینی ڕاست لەگەڵ حزبی شوعیشمە بەڵام بە تەنها لەگەڵ حزبی شوعی نییە بەوەی بابەتەکە وانە خوازرێ ینی وانە برێ بۆ ئاراستەیە من حەزەکەم لێرەیەک بڵام دیگەم من هیچ بەژۆندیەکەم نییە لەوەی هەڵبشم لەوەی بڵام نەخێرەوە نەماوە بەژۆندی منیتیانە من نە حکوومەتم نە بڕە من وەکو چاودێرێک وەکو کەسێکە لەم شتانەیە تۆزێ قسەم کردووە هەر تەنها ئەوە و زیاتر نا ینی من شتێکم نەوە من مەزدەری قەراری ژنی من ئێستش محکەمەم بۆ دەرنەکردووی بەڵام هەر ئێستا لەم بەرنامەیە چوونە دەرەوەی هەڵوەشەیتەوە بەڵام وەڵی هیوادار بووم خۆتە محکەمەیە بۆ خۆ دەرکەی بەشێکی زۆر لەم حیزبە بچووکانە زیادن ینی مە 36-35 حیزبمان هەیە کە لەم انتخاباتانە هەر بەشێکی زۆریان نەیانتوانی بەژاریکردن ینی مەسەلاً 5 حیزب خۆی کرد بە ئۆفیسی حیزبێکی ترە لەم انتخاباتەوە تێەوە ئێمە هەموو دەنگکارمانین بەیەوە یعنی ئەگەر ئەو 5 حیزب ئەگەر ڕقم بوونایە کە چێر دەنگی ئەو ئۆفیسی حیزبە گەورەی کە چوون بۆی کەمی کرد ئەگەر ئەوان زۆر بوونایەوە بۆیە دەنگی ئەوان زیادی کردایە کەچی هەمان کاتە دەنگەکانیان کەمی کرد و کورسیەکانیان زۆریش کەمی کرد لەبەرەوە پێویست بەوە ناکایمە دانیشین لێرە بکەوینە سەر بابەتێک کە بەڕاستی ئیشی ئەمەنیەوە من حەزەکەمەوە بڵێم یعنی ئەم بەڕێزانە گرفتەکە لێرەیە هەر تاوانەکە لە ئەستۆی ئەمانە نییە یاسای حیزبایەتیکردن لە کوردستانە یاسایەکی هەڵەیە ئەم یاسایە ئەم ینی تا ئێستا نەیتوانیوە فعلەن بە شێوەیەکی پراکتیکی مامەڵ لەگەڵ بوون و نەبوونی حیزب بکە مامەڵ لەگەڵ بەردەوام و گەشەسەرنی حیزب بکە ئەمە گرفتێکی یەکەم گرفتی دووەم ئەوەیە خۆیان لەناو حیزبەکاندا ئەو هەستیان لەلا نییە کە ئایا ئێمە بە چ سیستەمێک بە چ پێوەرێک بە چ ڕێگایەک ئێمە بەردەوامی لەسەر حیزبایەتیکردن چونکە هەموو کەس ئازادە لەوەی کە حیزبێک دروست بکە هەموو کەس دەتوانێت حیزب دروست بکە بەڵام پرسیارەکە ئەوەی ئاکرێ خەڵکانێکن حیزبیان دروست کردووە یعنی تەنها دەستکەوتەکانیان بریتە لە بڕێک بودجە یعنی ئەم بودجانە لە 6 میلیۆن دینارەوە لە 3 میلیۆن دینارەوە تایەتی هەتا ئاگاتە 500 و 600 میلیۆن دینار یعنی بەڕاستی جۆرێک لە ئیهانەیە بە بودجەی گشتی لە وڵاتەیە ئێمە نەمانوتوە وازبیان لە کاری سیاسی وێستاوانی دەنگیان نێناوە فەرموو هەمووتان بڕۆنەوە بۆ ماڵ ئێمە وتومانە هەر کەسێک دەنگەکانی بەردەوام کەمەکە فەرموو ڕێگای تر هەیە کاکرێ وردە باسی ڕێگاکانی تر بکە ڕێگای تر هەیە توانی بچیتە ناو عملی دیموکراسی و بەشدار بیت و زۆر ئاساییە و زۆر سروشتیە خۆ نەماوە تو ئێستا کلیلێک بە لە دەرگای بارگەکان بیپێچنەوە بەڵام ئەڵێن با ڕێک بخرێ هەم بە یاسا شێوەی حیزبایەتی ڕێککردن ڕێک بخرێ هەم بە یاسا بودجەکانیشیان بکرێ ینی مانایەتیان نییە حکوومەت یاریمی کوردستان بە مەزاج بودجە ئەدا بەم حیزبە سیاسیان آخر مەزاجی سەرۆکی حکوومەتەکە لە ئێستایا چۆنە کێڵێت حکوومەتی داات و مەزاجی سەرۆکەکەی جۆرێکی تر نابێ آخر ئەبێ ئەم حیزبە بچووکانە چاوەڕێی مەزاجی شێوازی دابشکردنی بودجە بل لە وڵاتەیە بۆ حیزبە سیاسیەکان بۆیە من پێم وایە بێ پێوەرێکمانە بێ وەرن بە ڕێبکەوین لەسەر شێوازیان پێوەرە بەڵام من نەزانم لەبەرەوەی کە لەم هەڕەمەکیە بەشێکی زۆر لەم حیزبانە بەدەسەڵاتیش و بە ئۆپۆزیسیۆن و بە بچووک و بە گەورەوە مستەفیدن بۆیە حەزیان بە بەردەوام بوونی ئەم هەڕەمەکی هەیە دکتۆر وا دەرەکەوێتەوە بە شێوەیەک لە شێوەکان دژی تەعەدودیەت و فرەیی بیت من بە هیچ وەرزی تعادلی فرێدی نیم ئەسڵان ئەوە خەڵکە پێی وایە بەڵام بوونی لە وڵاتەیە حزبی شوعی بوونی بزوتنەوەی ئیسلامی بوونی نازانم یەک دنیاکینی تری لێ ئاراستەی سێ هەمە ئایندەیە چییە بۆ خراپە بوونی حزبی سۆشیالیست بۆ خراپە لەینەکانی پێ دوای ئەمە نەکردووە بە هیچ جۆرێک نەمانێتەوە خراپنەوە ئێمەنی نەڵی خراپمەوە خەڵکە زانی بۆ بەردەوام دەنگەکانیان کەمەکە و دەنگیان پێنایە تا ئەو کەمکردنە مانای وایە خەڵکەمانی ناوێ ئەمە یەک دوو مەسەلەکە باس دەباسی دیموکراسی نییە ئاخر تۆ بێ کە حیزب دروستەکەی پەیامێکی جیاوازت پێ بێ باشە وەرە بزانین چەند حیزب لەم حیزبانە پەیامی جیاوازی پێ توانم پیشاندان هەر کەسێک حەزەکە وەرن سەیری پێڕە و پرۆگرامی حیزبەکان بکەن حیزب هەیە پێڕە و پرۆگرامی ئەوانی تری بەکاری ناوە تەنها مجرد هەندێک لە مصطلحات و لە چەمکەکانی گۆڕیەوە آخر ئێمە لە وڵاتێکی وەکو ئەمریکای خاوەنی 300 میلیۆن کەسن 11 حیزبیتە لە وڵاتێکی وەکو بەریتانیا 9 حیزبیتە باشە بۆچی ئێمە
لە وڵاتی هەرێمێکی بچووکی 5 میلیۆنی وەکو هەرێمی کوردستانە خاوەنی 42 حیزب بین ئاخر لەکوێ هەیە کەسیگەر خۆب تەجروبەی خۆمان بۆچی ناحقیەکرێ بۆچی بەم ڕۆژگارە هەموو خەڵک داواکە ئێمەوەکو ئەوروپا و ئەمریکا بین بۆ لەمەیە ناحقیە لەبەرەوەی داواکردن مەسەلەیەکی ئەخر سەیری کە واقعیت بۆچی وڵا ماتوانین لە بۆ نمونە توانین ئێستا ئیش بکەین لە خوێندنەوەکو هەموو وڵاتانی پێشکەوتوو بینەکە بمانەوە ئیرادێکی ڕاستەقینە بێ پێداویستێکەکانمان لە بەردەسا بێتوان خەڵک ئەم کەسانی کە لێرەن توانن هاوشێوی وڵاتانی پێشکەوتوو بخوێنەوە نمونەماش زۆریشە لەم بوارەیە بەڵام بۆ لەو بوارەیە توانین بۆ لە بوارێکی تر ئێمە خۆ نەمانوتوە هیچ مەکەن ئێستا ئەو پرۆژه یاسایی کە بۆ حیزبەکان دانراوە لە کوردستان ئەگەر بێت و کەمێک گۆڕانکایی تێدا بکرێت من پێم وایە ئەتوانێت هەندێک بابەتی گرنگ بخاتە بهێنێتە پێشەوە من یەک شتی تریش بڵێم یانی بەڕاستی مەسەلەی خەبات یانی زۆر بەڕاستی زۆر بە خەڵکی کوردستانە فرۆشێتەوە وردە لەم هەڵبژاردننی 21 زۆر بە ئاشکراوە دیارە کە خەبات وردە کاڵە بێتەوە بە تایبەتی لە ئەو جی لە تازەی کە ئێستا فێر بووە دنیای دیوە جیلی دوای ڕاپەڕینی پێوترێ مەسلەی خەبات وانە زۆر ئەوەی کە لەسەر سفرەکە و لەسەر مێزەکە و لەسەر واقعەکە بۆی لە بەرچاویانە بێ زۆر باوەڕی بە مەسلەی خەباتگەڕی و خەباتەکە وردە کاڵە بێتەوە ئەم حیزبانە چی ئەکەن ئەگەر دوای 5 ساڵی تر دوای 2 خولی هەڵبژاردننی تر لە 8 ساڵی تررا جیلی خەبات ڕێژەی دەنگەکانی کەمتر بوو لە جیلی دوای خەبات مەبەستن جیلی دوای ڕاپەڕین ئایا چی ئەکەن خۆ جیلی دوای ڕاپەڕین ێستا هەمومان نەزانین کە بەرەو چ ئاراسی چ جۆرە حیزبەکان چ جۆرە لە حیزبایەتی ئەڕۆن یعنی بە ئاراسی و حیزبانە ئەڕۆن کە خەباتی دوێنیان پێ نافرۆشنەوە لە ڕاستی ئەمە حقیقەتێکە کەسێکیش خۆی لێگەڕ بکە ئەوە نەتیجەکەی بێ کە بەردەوام دەگەنکانی کەمەکە بۆیە ئێمە ئەبێ چاوێکمان لەوە بێ کە بزانین ئایا شێوازی ئەوەی کە جاران پێوترە خەبات و ئێستا توانین پێ بڵێن کارکردن ئەم شێوازە لە جیهانی نوێ چۆنیە دکتۆر پێت وایە ئەم حیزبانە خۆیان بچووکن یاخود قبولیان کردووە کە بە بچووک سیر بکرێن و بەکار بهێنرێن نامان خۆیان حەزەکەن ئەیسارێکێک لەمانە حەزەکە لە جیاتی پارتی ئەو 38 کورسیە بواە خۆ حەقی خۆشێتی ئەو حەزەیە بێ و هیواداری شەوا بواە و بنی ژەگەروا بواە جگە لە پیرۆزبایی هیچم لەسەر نابوو بەڵام ئەوە خەڵکەکەی ئەم بڕیاری بەسەرداداون لەبەرەوەی ژماری کورسیەکانیان کەمە لەبەرەوەی ژماری دەنگەکانیان کەمە چارەسەریان من حەزەکەم ئەگەر ئیزن بفەرمووی پێش چارەسەرەکە با من یەک دوو نمونە بۆ جەناب بێنمەوە بۆ نمونە حیزبێک هەیە بەڕێزانەمە لە هەڵبژاردننی ساڵی 2009 بەس باسی 2009 بۆ ئێستا بکەین لە 2009ەوە تا ئێستا یەکێک لەو حیزبە سیاسیانە 6,000 دەنگ کەمی کردووە ئاخر خۆی حیزبی بچووکە ئیتر 6,000 دەنگ خۆیتر ئەبێت چی لێ بمێنێتەوە بۆ نمونە حیزبێکی تر مەسەلەن بە هەمان شێوە دەنگەکانی کەمی کردووە کە من نامێ بەڕاستی بچمە ناوە بۆ نمونە بە 4 حیزب 240,842 دەنگیانێنەوە ئێستا کە جیا بوونەتەوە ئەوانی تر کورسیەکانیان هەر نەما یەک کورسی ماوەتەوە بە شێوازێکدا یعنی بۆ نمونە لە حیزبی لە 4 حیزبەکەی لیستی چاکسازی و خزمەتگوزاریە 6 کورسی بۆ یەکگرتوو بوو ئێستا بۆتە 4 کورسی بۆ کۆمەڵ بوو بووەتە 6 2 کورسی بۆ سۆشیالیست بوو بووەتە 1 کورسی بۆ زەحمەتکێشانی ئایندا واتە ئەو لایەنی کە لەگەڵ بەڕێزکا قادر عەزیزا بوون ئێستا نبووەتە هیچ یعنی نەک بۆتە هیچ هەر حەزەکەم پێ بڵێم بۆتە 4,000 دەنگ 4,713 دەنگ یعنی ئەمە بەڕاستی ئەمە چی پێوتێت جگە لە مەسەلەی بابەتێکی زۆر خەتەر لە وڵاتە بۆ نمونە یەکشتی یەک نمونەی تریش بۆ جەناب بێنمەوە بۆ نمونە لایەنێکی سیاسی هەیە 1355 دەنگی هێناوە لە کاتێکا پێشتر 2 کورسی پەرلەمانی هەبووە لە 100 میلیۆن دیناریش وەرەگرێ 100 میلیۆن دینار وەرەگرێت لە مانگێکە و ئێستا ئەندامی ئامادەکاری لیژنەی ئامادەکاری کۆنگرەی نەتەوەییە بە 1355 دەنگەوە لایەنێکی سیاسی تر هەیە یەکێتی نەتەوەی دیموکراتی کوردستان لایەنێکی سیاسی تر هەیە بۆ نمونە بڵێ بزوتنەوەی دیموکراتی گەلی کوردستان ئەوە هەر نەهاتە ئینتیخاباتەکان ئەوە 35 میلیۆن دینار وەرەگرێ بەم بورێک لە ببوورە سۆشیالست 2 کورسی هەبووە 400 میلیۆن وەرەگرێ گۆڕان 25 کورسی هەبووە 585 میلیۆن ئەمە نەعەدالەتیە بەڵێت بەتاکید ئایندە 1 کورسی هەبووە 120 میلیۆن وەرەگرێ ئێستا هیچ وەرناگرێ زەحمەتکێشان ئێستا هیچی نەماوە ببوورنەکی هیچ وەرناگرێ هیچی نەماوە زەحمەتکێشان کە ئێستا بە ئاراسی سیەم داوازیون ئەو کاتە با بڵێن لەبەری کورسیەکەیان چووە پاڵ بەڕێزکا قادر عەزیز هیچ کورسێکیان نەبوو کەچی 280 میلیۆن دینار وەرەگرت و حزبی شیوعی یەک کورسی وە کاتها ئەوە دوو جار تاکیدی کردەوە من هیچی تر ناڵم تەنهاڵم 400 میلیۆن وەرەگرێ ئەوە تەواو من لەسەر قسەکەی بەڕێزیانە ڕۆم سۆشیالست 2 کورسی هەبوو ئێستا بۆتە یەکێک 400 میلیۆن وەرەگرێ سپاس دەکەم دکتۆر زۆر سپاس دەکەم کاکتا پرسیارێکت لێ یەکەم دوای ناوەڕەکە وەڵامم بیتەوە بەس من زۆر شت هەبوو ڕێگات پێدەم بەدڵنیایەوە ڕێگات پێدەم
هەڵسۆڵاوێکی بزوتنەوەی گۆڕان ئەم شەو لە بەرنمەیە کاوتی مەبەستی لە ئەوەی کە ئەم لیستانە یاخود ئەم حزبانە بەشی کورسیەکیش نایەن و ئەنێرێنە پەرلەمان وتی ئەمە یەکێکە لە ئیبداعەکانی پارتی ئەو وایوت بۆ ئەوەی هەندێک حزبی وردە وەکو خۆی وتی لە پەرلەمان بن و دواتر بەکاریان بهێنێت و لە هیچ سیستمێکی هەڵبژاردندا بوونی نییە و ئەوان بە یاسا ساختەکاریەکەن ڕێگات پێدەم بینەرانی ئەزیزم ناوبڕێ گۆرەگرین و بەردەوامە بین لەگەڵ.